کۆڕبەندی هیزر و کەلتور بە ئامانجی ڕێخستنەوەی وتاری مامۆستایانی ئاینی و چاکسازی کۆمەڵایەتی و بەرجەستەکردنی ڕۆڵی مزگەوت لە کۆمەلگا سیمینارێک بۆ زانایانی ئاینی و بانخوازان و نووسەر و ڕۆشنبیرانی ئیسلامی ڕێک دەخات. دۆخی خراپی ئابووری و سیاسی لە هەرێم قەیرانی کۆمەڵایەتی دروست کردووە کە بەرپرسانی کۆڕبەندی هیزر و کەلتور دەیانەوێت لە ڕێگەی زانایانی ئاینی و بانخوازان و ڕۆشنبیرانی ئیسلامیەوە لە کۆڕ وتارەکانیاندا دۆخی نالەباری خەڵک هێور بکەنەوە و ڕێگر بن لەو تێکچوونەی کۆمەلگا کە بڕواشیان وایە دەسەڵاتی سیاسی ڕۆڵی سەرەکی دەبینێت لەو تێکچوونەدا. یعنی ئێمە نابێ بە پێمان وابێ ئەگەر خەڵک چاکەین دەسەڵاتی سیاسی چاک نابێ یا دەسەڵاتی سیاسی چاکەین خەڵک چاک نابێ. ئەم دوانە پێکەوە گرێدراون هەموو دەسەڵاتێکی سیاسی هەڵقوڵاوی ناوەندە کۆمەڵایەتێکی خۆیەتی. ئێمە هەموو گلەیەکانمان تا ئێستا لە دەسەڵات بوو بە هەندێک گلەیش لە خۆمان بکەین هەندێک ڕخنەش لە خۆمان بگرین. لە ڕاستیات ریفۆرم و چاکسازی لە ناخی ئینسانەکانەوە دەست پێەکە لە تاکەوە دەست پێەکە لە ناخی تاکەوە دەست پێەکە اینجا چێتە ناو خەڵک. ئەوەندەی لەسەر ئێمە هەیە ئەوەیە کە باسی ئەوەمان کردو من بۆ خۆم لە وتاری ئێستی خۆمە باسی ئەوم کرد بە زانایانی بەڕێز کە زۆر پێویستمان بە گەشتبی نییە بە هیوا دروستکردنەوەی بۆ خەڵک بە ڕزگارکردنی خەڵکە لەسەرم گوشارە سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری لەسەری دروست بووە. ئێمە ژەوەندەی تر کێشیان لەسەر قورس نەکەین باسی ئاسانکاریان بۆ بکەین باسی سەماحەتی دینیان بۆ بکەین باسی ئومێد بەخشینەوەیان بۆ بکەین. کۆڕبەندی هیزر و کەلتور لەلایەن سەنتەری زەهاوی و ڕێکخراوی زانست و پەیمانگای کوردی و ناوەندی هیزر و ڕۆشنبیری خاڵ پێکاتووە و سیمینارەکەش ماوەی 3 ڕۆژ دەخایەنێت و وانەکانیشی لەلایەن کەسانی شارەزاوە دەوترێنەوە کە کۆمەڵێک لا وتاربێژانی سلێمانی و بانخوازان و ڕۆشنبیران تێیدا بەشدارن. پەیامی کۆڕبەندی هیزر و کەلتور ڕووی لە خەڵک و کۆمەلگایە کە لای بەشێک لە زانایانی ئاینی تێکچوونی کۆمەلگا دەسەڵات پشکی بەرپرسیارەتی بەردەکەوێت و بڕواشیان وایە دەبێت ئەوان با پەیامەکانیان خەڵک لا کۆت و بەندی حزبی و شەخصی دەرباز بکەن. دەسەڵاتداران ئەوەی کە پێیان ئەوترێ باوکی میلەت ئەوان بە پلەی یەکەم یعنی بەرپرسن چکە هەموو هۆکارێکی چاکردن و وەکو ئەوەی لە شەریعەتی ئیسلامیە ئەوترێ هێز تەنانەت مەعریفی و هێزی دنیایش لە دەستی ئەوانە هێزی مالی لە دەستی ئەوانایە هێزی ڕاگەیاندن بە زۆری لە دەستە بۆی ئەوان پلەی یەکەمیان بەرەکەوێت لە بەرپرسایەتی. لە ڕێگەی خوتبەکانی مزگەوتەوە ئیسلاحێکی کۆمەڵایەتی لە ڕیشەوە بکەین لە ڕێگەی ئەو ئیسلاحە کۆمەڵایەتیشەوە ئیسلاحی دەسەڵات بکرێ و لە گەندەڵیەکان واز بهێنێ و زوڵم و ستەمکەم بێتەوە و خەڵک لە ئاینەکەی شارەزا بێ و شانازی بە هەویە و پێناسی خۆیەوە بکات و خەڵک خاوەنی ئیرادەی ئازادی خۆی بێ کەس نەتوانێت کڕین و فرۆشتن بە بوونیەوە بکات بە دەنگیەوە بکات بە کەرامەتیەوە بکات و هەز بکە کە بەڕاستی خاوەنی ئەم نیشتیمان و وڵاتەیە و ئینتیمای بۆ خاک و وڵات و ئاینەکەی هەیە. لەگەڵ قوڵبوونەوەی قەیرانی دارایی و سیاسی کێشە کۆمەڵایەتیەکان زۆرتر دەبن و هەرڕۆژە و لە ناوچەیەکی هەرێم تاوانەکانی کوشتن و دزی و شەڕ و قۆڵبڕین تۆمار دەکرێن. کۆڕبەندی هیزر و کەلتور دەیەوێت جارێکی تر کەلتوری کوردی لە ڕێگەی مزگەوتەکانەوە بنیاد بنێتەوە و خەڵکیش دەسەڵاتێک بەرهەمبێنێت کە هیزر و کۆمەلگای بۆ بپارێزێت. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.